لەگەڵ هاتنی وەرزی زستان و بەفروباراندا یەکێ لەو بربەست و گرفتانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە چاوەڕوانی ڕوبەڕووبوونەوەی دەکەن. گرفتی خراپی ڕێگاوبان و شەقامە دەرەکی و ناوەکیەکانی شارەکانە کە زۆر جاریش تراژیدیا و ئەنجامی خراپیان لێ دەکەوێتەوە. لە ماوەی 30 ساڵی ڕابردووی حکومڕانی یەکێتی و پارتیدا جگەلەوەی تا ئێستا ڕێگای هاتوچۆ بۆ هەزاران گوندە ناوچە جیاوازەکان دروست نەکراوە، بەڵکو هیچ شار و شارۆچکەیەک بوونی نییە بەدەست نەبوونیان خراپی کوالێتی و کۆنی جادە و ڕێگاکانیەوە نەناڵێنێت. گرفتەکە تەنیا بەوەندا نەوەساوەتەوە، بەڵکو پەڕیوەتەوە بۆ ڕێگا نێودەوڵەتیەکان و ڕێگای مەرز و دەروازە سنووریەکان و شەقامی سەرەکی نێوان پارێزگەکانی هەرێم و عێراق. ئەمەش جگەلەوەی وەکارێکی دیکەی ناشرین پیشاندانی ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان لەسەر ئاسی ناوخۆیی و دەرەوە بووەتە وەکارێکی سەرەکی هەڵکشانی ڕووداوەکانی هاتوچۆ و لە ئەنجامیشدا تا ئێستا هەزاران کەس بوونەتە قوربانی. بەوتەی ڕێکخراوی ڕۆشنبیری و سەلامەتی هاتوچۆی هەرێم، ئامارەکانی قوربانیانی هاتوچۆ لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان چەند جارێک لە ستانداردی نێودەوڵەتی زیاترە. بە جۆرێک بۆ 6 ملیۆن دانیشتووی هەرێم ساڵانە زیاتر لە 1000 کەس گیان لەدەست دەدەن و نزیکەی 10,000 کەسیش بە پلە و ڕێژەی جیاواز بریندار دەبن. ئەم ئامارە مەترسیدارانەش ئەنجامێکی ڕوون و بەڵگەیەکی دیکەی حاشا هەڵنەگرن بۆ کەم تەرخەمی و گەندەڵی و بێباکی و قۆستنەوە و ستەمکاری و بە دەردانی سامانی وڵات لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم و هێندەی دیکە مەترسی بەردەوامی حکومڕانی ڕەش و سپیەکەی بەرپرسانی ئەم دوو حیزبەی زیاتر کردووە. بەڕای چاودێران حکوومەتی هەرێم زۆر جار تەنیا لەبەر هەڕاجکردن و بە بازرگانیکردنی زەویە کشت و کاڵیەکانی نزیک لە شەقامەکان و دروستکردنی تاوەری بازرگانی و پرۆژەی نوێی نیشتەجێبوون شەقامی نوێ دروست دەکەن نەک لە سۆنگەی پێویستی و پلانی استراتیژیەوە. ئەمەش وای کردووە ئەو پارەیەش بۆ ڕێگاوبان خەرج کراوە نەیتوانیوە چارەسەری گرفتەکانی هاتوچۆ بکات و تەنیا گیرفان و قاسە و ژێرزەمین و حساب بانکیەکانی بەرپرسانی زیاتر پڕ کردووە.